كاك علي هل لم قشتانەی کاک ئەمجەدەوە کاک علی کەریمی لە لەندەنی پایتەختی بەریتانیا و لەگەڵماندا وەکو چاودێری سیاسی ئەم پەیوەندیەی لە نێوان هەردوو ڕووداوەکەدا هەبوو دەمانێت ئێوە شیکردنەوەی زیاتری بۆ بکەن بە تایبەتی ڕووداوەکەی کۆیە. پێشەکی زۆر سڵاو بۆ تۆ هاوکاران و هەروەنرانی بەڕێزی نارتی ئیجازەم کە لێرەوە سەرخۆشی گەرمی خۆم بە تایبەت کە برای بەڕێزم ئەمجەد لێرەیە پێشکەشی بنەماڵەی حوسێن پەنایی بکەم و هەروەتر ئەو کارەساتەی ڕۆ لە کۆیەکرا بەدڵ سەرخۆشی دەکەم برایانی دموکرات و بنەماڵەی بەڕێزی ئەو شەهیدانە و هەروەتر بریندارەکان هیوادارم هەرچی تووسا بن. فعلا پرسیارەکە پرسیاری تاکە ئەویش ئەوەی کە ئێمەمانان زیاد لە 30 ساڵەوە 30 ساڵە لەگەڵ کۆماری ئیسلامی هەڵدەستی دادنی ئامان لە سیاستە قێزە و سەکانیەتی بەڵێ فعلا ئەمە دەکرێت وای دابنێ کە کۆماری ئیسلامی هەر لە ماوەیەک لەوە پێشەوە زانی وێتی بەرەبەیانی ئەو شەمە قانونی ئیعدام دەکات. بەڵام ئەمە چاوەڕوانی برایانی مرادی دۆخمانزانیار نەبووم، بەڵام ئیڕامینی چەند پرۆژێک بوو چەند هەفتەیەک لە ئەجەندادا بوو لە سەرپرز بوو و بەڕاستی دانەوەیەکی ئەمجەدی دەنگدانەوەی زۆر گەورەی لە دنیا و لە جیهاندا لێ دروست بوو و کوردەکان لۆبی کوردوانی بوو کار بکات بۆ ئەوەی بەڕێی من جمهوری ئیسلامی ئەم حەڕەکەت شتەی سەر دموکراتی لە ئەجەنداشدا بوو بێت و لە بەرنامەجیدا بێت کە هەمیشە لێدانی مخالفی و بۆی پەرسانی جمهوری ئیسلامی بەهۆی ئیعدامی ئەو فڕانەوە بەڕێی من و پێشی خست. ئەوەش قسەکە ڕاستە ئەوەی کاکە ئەمجەد دەڵێ ئەویش کە جمهوری ئیسلامی هەمیشە سیاسەتە قێزەونانەی هەبووە ئەو پێی وایە لە خیاڵی خۆیدا دوو دانەختەکەی گەورە یەکێکێدا دەپشتن و لا أهميتها أم تكاتل وفعلا رنجا فقط إعدامي قانون وفركاني مرأجبايا رنجا زور زيادة الإدابة هو كما مانا همية وماناني وقت ميديا وخوشي ديكو أوانا يزو توانا كمان دا بشيكو دانا تشيشكو كارسات باقورنا كتبايا وحموما مركزنا كتبايا يا لستر الشريشي سركز بديمقراطكان يا لستر إعدامي أو سجح كما يجب الإسلام يجب الإسلام بلام دبيتان بك خوينيكانا خلقي الشورجيك بولي خلقي بسري جنوب العراق بينم كسيان كرد ويكتب لك هذا باشا كان ينبري من أولك جوابي كتبي ومالي إسلامي وخاص لمن كان ينداوى قد بسط صداقي الله في مكة بسط نوتي حالان مكة من دنيان أو كأما لا هريمي كردستان اللي بيني إطلاعات تصريحي هي وكنتوانا هي وشون مالي أو ملتي تكون وكذانا اللي بتشارك أو دي أو في إيرانا ركضت من حيث يعني يرجع زيادة تدافعيا زور زيادة هو كتوين بس كردي هي موابير أو ركانا إيران هر زور ديندار بي والبهوي رنگ إعدامك هي وبيش خصبي رنگ توبة أنا كون شكباران إيش الديمقراط شو بيقول كبنوع إقليم حكام بضيع دولة العراق كتيران والناس يعني أول لقى سفارة سليمان أمن وين هي أمن قاسم سليماني كم هي بس أنا هل دقيقة لنا وراسي خاتي العراق بيه لنا وراسي خاتي لبنان بيه لنا وراسي السعودية بيه يعني أمجورا أحداق الدواء تبدأ السرب الزيواني جمهوري إسلامي إيما زور عشنايا أمن في موابع أوي كركب إيما بارك ما زور كرتا هر وكو دبينن أو تا إيما أقر بميوان ما حساب دكان بديزي شغل فنابري كاسمان حساب دكان حق نبو أو كان كار بدستاني حكومتي هريمي كردستان ولا وانيش سرتر حكومتي آفات إفادي آوا بيدن بي أو كان إيما خبر معنى كا إيران السفير العراقي بان كردو زور بالترتيب أطقاسي كردو سؤال جوابي كردو كأيوة شون تشتان با كرتنو كشتنو تيبه دلان هاگر تيبرداني خانه من لبسرنه هو وصوشت حوان دزاني وقت خلق هلدستيو شورج دكاو رافرين دكاو مظاهرة دكاو بخش كنترول ناكه هو خلق السفير خانه إيراني سو كسو بلان السفير العراقي تاراني باس خاص دكاو بلان إيما
حکوومەتی هەرێمی کورد تا ئەحزاب سیاسی دەسەڵاتدارەکان وەچە حکوومەتی عەباسی وستایان لێرە هاتووە ئەرێ ئاغای ئێران تۆ چۆن دەتوانی 300 کیلۆمتر ناوەڕاست خاکی عێراق ببڕی لەوێ بێنی چواردانە هەنابەر دانیشتون لەوێ لە ئەو تۆ بێنی بە کوشەر بە تاری بێفڕۆکە لێیان بی سەروەری خاچی من بەزان ئەو جارەکانە ئەوانە هیچ دەبێت لە لای من میوانن کاکە ئێوە چۆنشتی ئاوا دەکەن ئێوە چۆنی سازە لە من وەرنادەن باشە کاک عەلی دێمەوەلاش کاک عەلی با بسمەلای کاک عەلی ئەم کاردانەوەیە یعنی بەر لە سەدادانی ڕامین و هاوڕێکانی وترا کە ئێران ینی کاریگەر دەبێت بە کاردانەوەکان لەسەر ئاستی جیهان بۆ دۆسەی ڕامین بە تایبەتی بەڵام بڕیارەکەی جێبەجێ کرد پشتی بەچی قایمەکە کە نەچۆ ژێرباری ئەو هەموو شارە نێودەوڵەتی کە هەبوو ئەزانین چۆنە حقیقەت ئەوەی کە لەگەڵ کۆماری ئیسلامی ئێران ژاوێت ماهیەتی ئەو جمهوریەت دەزانێ هەموو شتێک بێ جمهوری نیت هەموو شتێک بێ مافی مرۆڤ بێ هەموو شتێک بێ ئینسان نییە حقیقەت ئەوەیە کە کۆماری ئیسلامی هەر لە دێرزەمانەوە کاکە ئێمە هەر لە عایلەی خۆمان لە مەهاباد لە سنە لە سەقز لە ساڵانی 83 و 82 و 84 کچی 16 ساڵەی ئەدام کردو مناڵی 17 ساڵەی ئەدام کردو یعنی ئەمە شتێکی تازە نییە بۆ ئێمە بە تایبەت ئێستا کە ئێمە شکور ئەلحەمدوللیلا دەبینین کە جمهوری ئیسلامی کەوتۆتە سەر ئەژنۆیان ئەوە وەزعی ئابوورێتی ئەوە وەزعی ناوخۆیەتی هەرماوە یەکتری بخۆن شەو و ڕۆژ ئەو لەسەر و جۆلا کێوی دەدا خامنەیی ئەسەند ڕوحانی دەکاتە خەتابار ئەو ئەحمەدی نەژاد دەکاتە خەتابار ئەوی دیکە بەگشت محەممەدی خاتەبی دادێتەوە وەزعی ئابووری و دۆلارەکەی بەنەکەی ئەوە دەبینن کە ئەوی ئەرزیش بێ نەیماوە بۆیە حقیقەت ئەوەیە کە ئێمە دەبێت دڵمان خۆش بێت لەگەڵ ئەم هەموو کارەساتی کە میلەتی کورد بەسەریاتەوە ئێمە یەک لەو میلەتە کەمانەی لە ئێرانێکە بەڕاستی لە ڕۆژی ئەوڵەوە لە 40 ساڵەوە ئێمە تەمکینی جمهوری ئیسلامیمان نەکرد لەگەڵی نەکەوتی شەڕمان کرد مقاومەتمان کرد و هەر کوتمان نابۆ جمهوری ئیسلامی هەر کوتمان ئابۆ حکوومەتێکی سێکولار و دموکرات ئێمە بووی کوتمان دەبێت گەلانی ئێران پێکەوە بژین ئێمە بوو پێکەوە عەدالەت دەبێت لە کۆمەلگای ئێراندا جێبەجێ بێت ئەوەیە حقیقەت ئەوەیە کە ئەوڕۆ ئێمە میلەتی کورد دەبێت بە یەکێتی خۆمان بە هاوسۆزی خۆمان بە هاوسەفی خۆمان ئەو ڕۆکانە بەڕاستی خەڵک دەنگ بدەین و ئێمە لە سەفی پێشی خەباتی ڕووخانی کۆماری ئیسلامی دابین ئەمە دڵنیایان دەکەم هەردوو بنەماڵەی شەهید هەموو بنەماڵەی شەهیدانی حیزبی دموکرات و کۆمەڵە و هەموو هێزەکانی ئێرانی کوردستانی ئێران دڵنیایان دەکەم کە ئێمە زۆر زوو بە چاوی خۆمان مەرگی کۆماری ئیسلامی دەبینین هەرکی کۆماری ئیسلامی بە شێوەیەکی زۆر تزاح و پیس دەبینین کە مەلا کونە مشکی لێ دەبێتە قەیسەری باشە کاک عەلی گوێت لە نازانم گوێت لە قسەکانی کاک ئەمجەد بوو بە دروستی ینی جەنابەت باس لە یەکێتی هەموو حەزبەکان دەکەیت و یەکگرتووی هەموو حەزبەکان کاک ئەمجەد ئاماژەی بۆدا کە ئەوان هەواڵیان پێگەیشتووە کە ڕامین بە وتنەوەی سرودی خەباتگەڕی و نیشتیمانیەوە چۆتە بەردەم پەتی سێدارامە چ پەیامێکی تێدایە بۆ هەموو حەزبەکان و بۆ گەلی کوردش فعلا ڕوحت شاد بێ ڕامین بۆ پەیامەی کە ناردووتە حقیقەت ئەوەیە کە جمهوری ئیسلامی من بە ناوی کۆمەڵەوە ناکوژێ ئەوی بە ناوی حیزبی دموکراتەوە موشەکباران ناکە تۆ ئەوی دیکە بە ناوی کۆمەڵەوە ناکە هەمومان ئەمرەوە لە بەرنامەیەکی فارسەکاندا لە BBC فارسیدا بە ئاشکرا گوتم ئەگەر لە زیاتی دموکرات و کۆمەڵەوە ئەو زوو ئینقلابە بە قەولی خۆیان ئەگەر هەستی مەلایەکی شیعەش بێتە ڕەهبەری کوردان مادام ناوی کوردی لە پشتسەرە جمهوری ئیسلامی هەر ددانی خێرمان پێدا ناهێنێت حقیقەتێک ئەوەیە کە ئەمڕۆ ئەحزابی کوردی دەبێت بیزانێت کە کۆماری ئیسلامی دوژمنی هەموو کوردیەکە نازانم کاک حوسێن ئەگەر لە بیری بێ لە تەمەندا ئەوانە ئێمە لە سەردەمی پێشووی ئینقلابدا ئەدەستپێکی ئینقلابدا کابرایەکمان نەبوو ئاغای موفتیزادە کە لەگەڵ ڕەوکی ئیسلامی زۆر سازگار بوو و مەکتەبی ئیسلامیشی دروست کرد بوو بەڵام هەر خودی جمهوری ئیسلامی
ئێعدامی کرد لە زندانی کرد لە زندانێدا تقریبا مرد خودی سەرانی حیزبی تودە کە هەموو لە پێیان کورد بە جمهوری ئیسلامی هەر هەموویان دوایەکانە ئێعدام کرد حقیقەت ئەوەیە کە جمهوری ئیسلامی کاری بەوەی نییە کە ئەمن لەگەڵ بیم لەگەڵ نەبم لە بەکی بەوڵم بۆ نەڵم ئەو دژی میلەتی کوردە بۆیە ئەو ڕۆکانە ئەمن تەریتیەوە دەکەم کە دەبێت هەمومان سەفەکانمان کۆڵەکانمان شانەکانمان بێت گرێ بدەین و بەڕاستی پێش هەموو میلەتانی ئێرانێ و پێش خەڵکی ئێرانێ هیچ نەبێت و سەیری ژنانی ئێران کە بزانە چ خەباتێکی مەدەنیان دەست پێ کردووە ئەو خەباتە دەیان ڕوخێنێ ئێمەی کورد حەقی خۆمانە لە ڕۆژهەڵاتی کوردستان پێشی خەباتی ڕوخانی جمهوری ئیسلامی لە پێش هەمویانەوە بین و بەروبوومی ئەو ڕوخانەی حەقی خۆمانە بیخۆین وەیە ئەوە فقط و فقط بە یەکێتیمان دەکرێت ئەوە فقط و فقط بەوە دەکرێت کە ئەو ڕۆ هەموو حیزبەکان هەموو پێکەوە ئەزاداری ڕابین و زانیار و لوقمان بین نەک ئەو بڵێ وەڵا لوقمانی من بوو ئەوی دیکە بڵێ وەڵا ڕامینی من بوو ڕامین و لوقمان و هەر هەموو شەهیدەکانی ئەو حیزبی دموکراتیش دەست هەڵگرن لەوەی کە بڵێن وەڵا ئێمە شەهیدمان زۆرە کاکە کورد شەهیدی زۆرە حقیقەت ئەوەیە ئەوانە مناڵی میلەتی کوردن وملەتی کوردە پێی خەتا زەرەر بن وملەتی کوردە ئازاداریواندا ئەو ڕۆکانە دانیشتووە و ئێمە دەبێ ئەوەمان لەبیر بێکە جمهوری ئیسلامی دوژمنی دانە بەدانەمان باشە کاک حەوێز سپاس بۆ ئەمجد حسێن پەناهی برای ڕامی حسێن پەناهی زیندانی سیاسی کوردی لەسەر ڕادرا و بە سلێمانیەوە لەگەڵماندا بووی کاک عەلی دێمە لای تۆ کاتێک کە گوێمان لە وەڵامەکانی کاک ئەمجد بوو هەروەها پرسیارم کرد لەبارەی گلەیی ئەمان لە دامەزراوەکانی هەرێمی کوردستان باشووری کوردستان جەنابەت یەکێکی لەو سیاسەتمەدارانەی کورد یان سیاسەتمەدارانی ڕۆژهەڵاتی کوردستان کە لە باشووری کوردستانیش دەژیت ینی سەردانی ئێرە دەکەیت و نشەجەی لێرە و دەشتە ئەوروپا و دەیتەوە بەشێکی ژیانیشت لە خەباتی چەکداریدا بەڕێوە بردووە لە باشووری کوردستان دەبێ بزانم لە کاتی گوێگرتن لە وڵامەکانی کاک ئەمجد و چەندین کەسی تر کاتێک قسە دەکەن لەسەر دەستێوەردانەکانی تورکیا دەستێوەردانەکانی کۆماری ئیسلامی ئێران لە باشووری کوردستان قسە دەکەن لەسەر هەڵوێستی دامەزراوەکانی هەرێمی کوردستان لە حکوومەت لە سەرۆکایەتی پەرلەمان و حەزبەکانی تری باشووری کوردستان ئێوە چۆن شرۆڤەی کاردانەوەکان دەکەن لە بارەی ڕووداوەکانی کۆیە هەروەها دۆسەی ڕامین و هاوڕەکانی برای گیرن ئەمن لەمێ ساڵاش خۆڕێ ئەوەم کردەوە زۆر ڕوونم لەسەر ئەوەی و یەقینم لەسەر ئەوەی کە ئەو شتەی ئەو مەڵحەمەتی ئەو هیچی ناوی دەنێن لە باشووری کوردستان ساڵە دروستمان کردووە نە نەتەوەییە نە موئەسساتیە نە دەوڵەتیە نە خەڵکیە نە میلیە نەزانم دوو دانە حیزبی خێڵ بە لەژێر چارشێوی حیزب سیاسی مدێر کە عەشیرەتەکان و خێڵەکان قەدیم 200 ساڵ لەوە پێش سەردەمی بابانەکان سەردەمی ئەڵدەوانەکان زۆر زۆر بەڕحمتر بە عەدالەتتر زۆر بە موئەسسات بوون لەوەی ئەم خۆی کە ئێمە لە هەرێمی کوردستان دەیبینین ئەستە پارلەمانی خابات دەکەین و پارێزە دەکەین هەموو بۆ خۆتان میدیاکارن باش دەزانن لە من کە شەیە بەکەیت بەخۆی پارلەمان دادەخا بەکەیت بەخۆی انتخابات دوادەخا بەکەیت بەخۆی انتخابات دەکا کەی پێیان خۆش بوو سینگی دموکراسی و پێشبیان دەدەن کەی پێیان خۆش بوو هەر ئەوەی ڕێزبەتی بۆ دانەی دموکراسیە کەی پێیان خۆش بوو متەمبەری ژنان بە بەشداری 200 تاوانەکە 24 ژن کەی پێیان خۆش بوو نەری ژنان دەکەنە فێمینیست ئەمانە حەقیقەت ئەوەی ئەو باشووری کوردستان دەگوزرێت ئەسەن گریان لێ ناکەم بەڕاستی وام لێ هاتووە هەر گریان لێ ناکەم هەر پێیان دەڵام ڕێگا بۆ گەن دەکاکە ئەمن کلیی چیان لێ وەختێک ئەوان ڕەحم بە ئەنفال ناکەن وەختێک ئەوان ڕەحم بە شەهیدانی قەڵەبدە ناکەن وەختێک ئەوان ماڵی خەڵکی قیری گەرمیان دەخۆن وەختێک ئەوان بەبوومی شەهیدانی قەڵەبجەی دەخۆن
من چی پێیەکیان لێ ئەمن نەبینەی مەوڕێک لە زۆربەی میدیاکان ئەوێت ئەوەیە کە عەیبە ئەمن کە پەنام بۆ ماڵی تۆ دێنا ئەتۆ کە منت وەرگرت پەنات دام دەبێت دیفاعم پێ بکەیت دەبێت لەژێر باڵی خۆتم بگریت قەدیم کابرا ژنی هەڵدەگرت کابرا پیاوی دەکوژ دەستجاتان پەنای دەبر بۆ ئاغایە پەنای دەبر بۆ سەرۆ عەشیرەت من دەزانم داستانم لەلایە کوڕی خۆی بە کوژ داوە بۆەوەی کە ئەو قسەی پەنای بدۆتە ماڵی دەستیبی نەکە کاکە ئێوە لە عەقڵ و میوان چاولێ هیچ نەبێ وەکو میوان چاو لە دموکرات و کومەڵێ بێت کاکە ئەوانە ناڵن میوانن ئەی باشە میوان ئەتۆ ئەرکی سەرشانتە قانونی شەرعی میلی مەزهەبی هەموو شتێک ئەرکی سەرشانتە بیپارێزی وەکو چاوت ئەتۆ وەربزانە ئەو سێ بەیاننامە دەرچوو عەزیزەکە یەکی مەسعود بارزانیە دووی نەسیر بارزانیە سێی مەکتەب سیاسیەکێت تۆ وەرە سیر کە بزانە شەرم دەکەی یا ناکەی تۆ وەرە بزانە کە لە پاچەخانەیە قەسابخانەیە کە کۆیەک کراوەتەوە ئەو پەڕی بێڕەحمی چای لێ نەکردەوە موشەکە ژنە پیرێژنە پیرە پیاوە سێ دانە جوانی جوانە مەرگی جوان 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 لاوی جوانی ئەو میلەتە لە هیچ خۆڕایی سەری چۆتە سەرپەتیت هەر لە هیچ خۆڕایی باش تو خوا شەرم ناکە لەو بەیاننامە شەڕێونانە یعنی ئەتۆ دەکرێت ڕەوابیتی دوودانە جیران ڕەوابیتی باشە دەبوو چی بکرایە دەبوو پەیامەکان چیان تێدا بووایە دەبوو هەڵوێستی ئەمان چی بووایە گەروایە یەک جارێ ئەوان شانسیان هێناوە هەموو دنیا لەگەڵ جمهوری ئیسلامی شەڕێت هەموو دنیا ئەوەتە هەر ئەو ڕۆسپەینێ لەوانەیە ئەتۆ بۆەوەی کە بچی پارەت بۆڕێەوە عەتاگەیەک لەگەڵ خۆت بەرە $100 ورکە وەکو ساڵای 92 خۆمان لە باشووری کوردستان ئەمن دەبیتمە $100 دەپڕێەوە لە مەزادخانەکەی عەتاگەم دەبر لەگەڵ ئێران ئەوە چارەنووسی زۆر نزیکت وەزعی سیاسیەکەی ئاوایە کە هەموو دەیبینن ئەی باشە برادەرانی بەرپرسی حکوومەتی هەرێمی کوردستان لە چی دەترسێن ئەی خۆنەوەدەکان نێ بڵێ هیچ چارەیەکمان نییە خۆنەوەدەکان نێ بڵێ هیچ دەربازێکمان نییە باش لە چی ئەترسێن لە عەقل ئەو دیە بە ئاشکرا لە مەجلیسی ئێران بێحورمەتی بە مامزلالی دەکا دەما ئاغای زەریف دوێنێ و پێرێ لە مەجلیسی ئێران لە پەرلەمانی ئێران قسەی دەکرد دەیگوت هەر ئەمن بوو سەرم بۆ تابوتی مامزەلان و ئاڵای کوردستان خەم دەکرد وەرە سەیری ئەو بێشەرمێ بکە ئەو بێشەرمیە یەک زەلام قسەی لێ نهاتە دەرێ ئەستێ بە ئاغای زەریف جارێکی دیکە هەردوو قاچم تەشکیلم پێ هەرێمی کوردستان زۆر بێجێت کرد هاتی بۆ تەشی جەنازەی مامزەلاری زۆر ناماقولت کرد هاتی بۆ تەعزیەی مامزەلاری تاک پێست کە دەچێتە تەعزیە ئەمن هەزار تەعزیەی لەو سبەیمانی چوو بەستەری برایەتیمان هەمەم ناسیوە کابرای بردو بەڵام کە چوومە مزگەوتی سەرم بۆ دوانان بۆ ئەمە عورفە ئەمە شەرعە ئەمە قانونە کە ئەتۆ دەچی بۆ ماڵی مردوو سەردا دەنێبێتی ئاغای زەریف لە مەجلیسی ئێران دەڵێ ئەها ئەمن چۆن پیاو بووم ئەها ئەمن چەند ئازا بووم سەرم بۆ مامزەلاری خەم نەکرد فڕمان ئەمزەلا بردووە لەوێت باشە سەرانی یەکێتی نیشتیمانی ئێوە قسەکانی زەریفتان کۆلێ نەبوو یا هیچتان فارسی نازانن ئەگە فارسی نازانم بۆ بە برادەرێکی وەکو منتانە کو بۆتان ترجمە بکەمەوە کە زەریف لە مەجلیسی ئێرانێتی بەڵێ کاک عەلی ئێمە سپاست دەکەین زۆر سپاس کاکە ئەمەرجان بەڕاستی زەنا برادەرانی دموکرات هەڵق نییە گلەیان لێ بکەن ئەوان دیفاع لە حەقی خۆیان ناکەن چۆن دیفاع لە حەقی مردوو دەکەن زۆر سپاس بۆ عەلی کەریمی چاودێری سیاسی لە لەندەنی پایتەختی بەریتانیاوە لەگەڵماندا بووی لە سویسرا